سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی. ئێستاش سەردێڕی چەند هەواڵ. پێشوازی لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە شاری سنە. چالاکی تەبلیغی لە ئەنگرانی کۆمەڵە لە حسێناوای سنە. بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی کۆمەڵە لە ئاوایی کێڵانە. درێژەی چالاکیەکانی ڕۆژی کۆمەڵە لەکانی دیناری مەریوان. پەیامی دوکاندارانی شاری سنە بە بۆنەی ڕۆژی کۆمەڵە. پیرۆزبای ڕۆژی کۆمەڵە لەلایەن گەنجانی گوندی میانە لە کەڵاترد. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە سەڵماس و مەهاباد. گوشار و هەڕەشە بۆ سەر پێنجەندامی بنەماڵەی پەیمان منبەری لە سنە. پێنجەمین شەوی ناڕزایەتی خەڵکی دێهدە. پێشوازی لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە شاری سنە. بەپێی هەواڵی گەیشت و شەوی پێنجشەمە 25 ڕێبەندان کۆمەڵێک لە گەنجانی شۆڕژگێڕی شاری سنە لە کردەوەیەکی هەواهەنگدا چوون بە پێشوازی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی چالاکیەکانی کۆمەڵە و وێڕای بەرزکردنەوەی ئاڵای سوور لە چیای ئاوێر ئاسمانی شارەکەیان باگر ڕووناکردەوە. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، گەنجانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی شاری سنە بە یاری ئاگرین ئاسمانی شارۆچکەی سپا، شارۆچکەی ئەحمەدی، شارۆچکەی نەخشین و کوچکە ڕەشیان ڕووناکردەوە و دژ بە کۆماری پەت و سێدارە دروشمیان بەرز کردوێتەوە. گەنجاری شاری سنە لە چەند پەیامدا بۆ جارێکی دیکە پەیمانیان لەگەڵ ئامانجەکانی کۆمەڵە و یان بە خەتکردوانی ڕێگەی ئازادی نوێ کردوێتەوە و بەڵێنیاندا درێژە بە خەبات بدەن. لە چالاکیەکی دیکەدا ژمارەیەک هۆگری کۆمەڵە ئاڵای سووریان لەسەر چیای ئاوێردا بەرز کردەوە و پەیمانیان لەگەڵ ڵاواتی گیان بە خەتکردوان نوێ کردوێتەوە. چالاکی تەبلیغی لە ئەنگرانی کۆمەڵە لە حسێناوای سنە. بەپێی هەواڵی گەیشت و کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە لە گوندی حسێن ئاوای سنە بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە چالاکی تەبلیغیان ئەنجامدا. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە لە ئەنگرانی کۆمەڵە بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکیەکانی کۆمەڵە تراکتیان لە نێو ئەو گوندە بڵاو کردوێتەوە و دیوارەکانیان بە دروشمی دژە حکومەت و نەخشاندووە. شۆڕژگێڕان هەروەها ئاڵای کۆماری ئیسلامیان ئاگرداوە و بۆ جارێکی دیکە پەیمانیان لەگەڵ ئامانجەکانی کۆمەڵە نوێ کردوێتەوە. بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی کۆمەڵە لە ئاوایی کێڵانە. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی پێنجشەمە 25 ڕێبەندان کۆمەڵێک لە لایەنگران و دۆستانی کۆمەڵە لە ئاوایی کێڵانەی سەر بە شاری سنە بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە چالاکیان ئەنجامدا. بەپێی ئەو ویدۆ وێنانەی بەدەستمان گەیشتووە کچان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی کێڵانە دەیان تراکت و نووسراوی تایبەت بە ڕۆژی کۆمەڵیان لە نێو ئەو گوندەدا بڵاو کردوێتەوە. گەنجانی شۆڕژگێر وێڕای ڕێزگرتن لە یادی هەموو گیان بەخەتکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری بەڵێنیان داوە ڕێگا و ڕێبازی پیرۆزی گیان بەخەتکردوان درێژە پێ بدەن. درێژەی چالاکیەکانی ڕۆژی کۆمەڵە لەکانی دیناری مەریوان. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی پێنجشەمە 25 ڕێبەندان گەنجانی شۆڕژگێڕیکانی دینار بۆ جارێکی دیکە بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە چالاکیان ئەنجامدا. کچان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبیکانی دینار بە بڵاوکردنەوەی تراکت و نووسینی دروشم لەسەر دیواری گەڕەکەکانی ئەو شارۆچکەیە ڕێزیان لە یادی کاک محەممەد حسێن کەریمی و هەموو گیان بەخەتکردوانی ڕێبازی کۆمەڵە گرتووە و بەڵێنیان داوە درێژە بە خەبات بۆ گەشتن بە کۆمەڵگەیەکی ئازاد و بەرابەر بدەن. پەیامی دوکاندارانی شاری سنە بە بۆنەی ڕۆژی کۆمەڵە. کۆمەڵێک لە دوکاندارانی شاری سنە لە شەقامەکانی سیروس، فیردەوسی و مەردۆخ ڕۆژی پێنجشەمە 25 ڕێبەندان بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی چالاکیەکانی کۆمەڵە پەیامێکیان بڵاو کردەوە. لە بەشێکی ئەو پەیامەدا هاتووە ئێمە کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران هاتنی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە هەموو پێشمەرگە کادر و ئەندامانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران پیرۆزبایی دەکەین و
بەڵێن دەدەین بەهێزتر لە پێشوو ڕێگا و ڕێبازی کۆمەڵە درێژە پێ بدەین. ئێمە لە هەموو مانگرتنەکان بەشداریمان کردووە و بەڵێ نەدەین کە کار و چالاکیەکانمان بەرینتر بکەین و وەفادار بە ئامانجی هەموو گیان بە خەتکردوانی ڕێگای ئازادی و بەراربەری وین. پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە لەلایەن گەنجانی گوندی میانە لە کەڵا تەرزان. گەنجانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی گوندی میانەی سەر بە ناوچەی کەڵا تەرزانی سنە. ڕۆژی پێنجشەمە 25 ڕێبەندان پەیامێکیان ئاڕاستەی هەموو پێشمەرگە کادر و ئەندامانی کۆمەڵە کرد و ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکیەکانی کۆمەڵەیان پیرۆزبایی کرد. لەو پەیامەدا هاتووە ڕۆژی کۆمەڵە لە هەموو ئەو بنەماڵە گیان بە خەتکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری، بەندکراوانی سیاسی، پێشمەرگە و ئەندامانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران پیرۆزبایی دەکەین. هیوادارین ساڵی داهاتوو ڕێوڕسمەکانی ڕۆژی کۆمەڵە لە کوردستانی ئازاددا چێژن بگرین. ئێمە کچان و کوڕانی گوندی میانە بۆ جارێکی دیکە پەیمان لەگەڵ ئامانجەکانی کۆمەڵە نوێ دەکەینەوە و بەڵێن دەدەین درێژە بە ڕێگا و ڕێبازی هەموو گیان بە خەتکردوان بدەین. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە سەڵماس و مەهاباد. ڕۆژی سێشەمە 23 ڕێبەندان دوو هاوڵاتی بەناوەکانی ئەفشین عەلیزادە خەڵکی گوندی هەرکیانی سەر بە شاری سەڵماس و ئومید فەقیە حسێن زادە خەڵکی گوندی قومقەڵای مەهاباد لەلایەن هێزەکانی حکومەتەوە دەست بەسەر کران. بەپێی زانیاریەکان هێزەکانی ڕژێم هێرشیان کردوێتە سەر ماڵی ئەفشین عەلیزادە لە شاری ورمێ و وێڕای دەستگرتن بەسەر موبایل و کەلوپەلی شەخسیە و هاوڵاتیە ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواسوێتەوە. لەلایەکی دیکەوە هێزەمنیەکانی شاری مەهاباد ئومێد فەقیە حسێن زادەیان بە توند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانە کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵدۆسیەکەیان لەبەردەستدانیە. گوشار و هەڕەشە بۆ سەر پێنجەندامی بنەماڵەی پەیمان منبەری لە سنە. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان پێنجەندامی بنەماڵی دادخوازی هەمیشە زیندوو پەیمان منبەری گیان بە خەتکردووی شۆڕشی ژینا لە شاری سنە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە خراونەتە ژێر گوشار و پەروەندەسازیان بۆ کراوە. بەپێی زانیاریەکان پێنجەندامی بنەماڵەی پەیمان منبەری بەناوەکانی ئارەزوو و ئەفشین منبەری خوشک و برای پەیمان، ڕەحیم منبەری، سەباح منبەری و کەریم مرادی زاوە و خزمیە و بنەماڵەیە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە ڕەشەی توندیان لێکراوە و دەست بەسەر پاسپۆرت و کەلوپە لە شەخسیەکانیان داگیرەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ناوەندەمنیەکانی ڕژێم پەروەندەیان بۆ ئەندامانی ئەو بنەماڵە دادخوازە ساز کردووە و بەردەوام لە ڕێگەی تەلەفۆنەوە ڕەشیان لێ دەکرێت. پێنجەمین شەوی ناڕەزایەتی خەڵکی دێهدەشت. شەوی پێنجشەمە 25 ڕێبەندان خەڵکی ئازادی خوازی دێهدەشت وێڕای هەبوونی سەدان هێزی سەرکوتکرد لە سەر شەقامەکانی ئەو شارە بۆ پێنجەمین شەوی بەردەوام ڕژانە سەر شەقام و دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران بەلانی کەم 20 کەس لە ناڕازیانی شاری دێهدەشت لەلایەن سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراون و هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ باس لە گیان بەخەتکردنی خۆپیشاندەرێک بە تەقەی ڕاستەوخۆ دەکەن کە هێشتا پشتڕاست نەکراوەتەوە. شەوی ڕابردوو هەروەها شارومەندێکی دیکە بە ناوی حسێن پەریسانی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە و خەڵکی ئازادی خوازی ئەو شارە لەگەڵ هێزەکانی حکومەت بەشەڕ هاتوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە شەرکەتی فەلات قاڕەی لاوان. ڕۆژی پێنجشەمە 25 ڕێبەندان کرێکارانی ڕسمی نەوت شاغڵ لە شەرکەتی فەلات قاڕەی لاوان بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕسمی لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەناواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردوو واکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، وەلانانی جیاوازی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕەفاهی، پەرداختی مەزایە دووەخراوەکان و کۆتایی هێنان بە دەستێوەردانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سنعەتی نەوت بوون. هێرشی هێزەکانی ڕژێم بۆ سەرخۆپیشاندەران لە تاران.
ڕۆژی پێنجشەمە 25 ڕێبەندان هێزەکانی ڕژێم هێرشیان کردە سەر دژبەرانی حەسری ڕێبەرانی ڕەوتی سەوز لە بەردەم زانکۆی تاران و سەدان گیانباز، خۆنەویست، چالاکی سیاسی، بنەماڵەی کوژراوان و دی لە ئازادکراوەکانی سەردەمی شەڕی ئێران و عێراقیان دەست بەسەر کرد. بە پێی بانگەوازێک کە پێشتر لەلایەن چالاکانی سیاسی بڵاوکرابووە، بڕیار بوو ڕۆژی پێنجشەمە گیانبازان، خۆنەویستان، بنەماڵەی کوژراوان و تێکۆشەرانی سیاسی و دیلەکانی سەردەمی شەڕی ئێران و عێراق کە ئێستا دژبەری کۆماری ئیسلامین لە بەردەم زانکۆی تاراندا خۆپیشاندان بکەن. هەر لە بەیانیەوە هەزاران ماموری ئەمنیەتی و نزامی ڕژیم لە شەقامی ئینقلابی تاران جێگیر کران و بە سەدان کەسیان دەست بەسەر کرد. سەپاندنی دووبارەی سزای سێدارە بەسەر شەریفە محەممەدی لە ڕەشت. پارێزارانی شەریفە محەممەدی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی لاکانی ڕەشت لە پەیامێکدا ڕایانگەیان دادگای پێداچوونەوەی ڕەشت بۆ جارێکی دیکە سزای سێدارەی بەسەرەوە بەندکراوە سیاسیەدا سەپاندووە و گیانی لە مەترسیدایە. شەریفە محەممەدی مانگی سەرماوەزی ساڵی 1402 لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر کرا. ئەو چالەکە کرێکاریە پاشماوەیەک بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سنە و زیندانیە و شارە ڕاگوێزرا و لەلایەن سەرکوتگەرانی ڕژێم بە سەختی ئەشکەنجە کرا. شەریفە محەممەدی مانگی پوشپەڕی 1403 لەلایەن دادگای ئینقلابی ڕەشت بە تۆمەتی بەبەغی لە ڕێگەی هاوکاری لەگەڵ کۆمەڵە بە ئێعدام مەحکوم کرا. بە دوای ناڕەزایەتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و لە نێو خۆ و دەرەوەی وڵات حکمی ئێعدامی و چالەکە کرێکاریە لە دیوانەی باڵای وڵات هەڵوەشێنرایەوە و پەروەندەکەی ڕەوانەی هەمان لە دادگای ڕەشت کرا. ڕۆژی پێنجشەمە شەریفە محەممەدی بۆ جارێکی دیکە لەلایەن هەمان دادوەرەوە بە ئێعدام مەحکوم کرا. دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی هەزاران کەسی کرێکاران لە بەلژیک. ڕۆژی پێنجشەمە 25 ڕێبەندان هەزاران کرێکار لە شاری برۆکسلی بەلژیک دژ بە سیاسەتەکانی دەوڵەت ڕژانە سەر شەقام و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بە وتەی سەندیکا کرێکاریەکانی بەلژیک بەلانی کەم 6,000 کرێکار لەو ڕێپێوانەدا بەشدار بوون و بە وتنەوەی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ کەمکردنەوەی خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان و سیاسەتی ڕیازەتی ئابووری نیشانداوە. بە پێی راپۆرتەکان لە نزیک دەفتەری حیزبی ئینکاگز لە نێوان خۆپیشاندەران و هێزەکانی پۆلیسدا گرژی دروست بوو و چەند کەس بە گازی فرمێس ڕێژ بریندار بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتوساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.